بزانم عقلت چیتە حلمی تۆ چییە خەون و خەیاڵ و ئامانجە چییە بۆ ئایندە دەی بزانم بە هەر کەسێ بڵێ خەون و خەیاڵت چییە بۆ ئایندەت و بۆ مستەقبەلە چی پێڵێ خوێندن تاواکەم و کەسابەتێکی باشم دەستکەوە و پارێکی باش کۆکەمەوە ژنێ بێنم و دانیشم و وەکو دایک و باوکم چۆن ڕۆتینی ژیان و منی ژاوە بژیم و تاو ئەوە سەفەهەتی ئەحلامە ئەوە بێئەرزشکردنی عەقڵی خۆتە لەناوبردنی عەقڵی خۆتە کاتێک تۆ عەقڵی خۆتە ڕاگرتووە و درە و شانوتەتەوە خەون و ئامانجەکەت گەورە بێ نمونە فێربوونی تەوحید بێ ناسینەوەی شریک بێ ئانێ بڵێ تەوحید فێر بم چ سوودێکیە چۆن چ سوودێکیە لە ئاگر ڕزگارێکە گەورەترین قەزیەی زەوی و ئاسمانەکە ئاگر ڕزگارێکە ناتەوێت لە ئاگر ڕزگار بی دەیبڕۆ بۆ جەهەنەم شیرک بۆ فێر بم ناتەوێت شیرک فێر بی ئەتە تووشی بی دەبڕۆ بۆ جەهەنەم باشە ئەمە خۆمم فێر کرد ئەی چی بکەم ئەی خەڵک ڕزگارەکەم تەوحید و شیرک فێری ئەوانیشەکەم کە خەڵکم فێری تەوحید و شیرک کرد ئیتر قەبرێک ناپەرستە و ئیتر ئاخوونەکانی چوار دەوری ئەو قەبرە بەهۆی ئەوە دەوڵەمەند نابن بیکەن بە دەغیلە و پارەی تێکرێ و دوای دەریکەن و خزمەتی هەوا ئارزۆکانی خۆیانی پێ بکەن ئیتر شوێن گومڕا و سەر لێشێوا و ناکەوێت پڵاو و گۆشتی دەرخوارد بە دەفتەر زەکات بخاتە دەستیەوە پارەی خێر بخاتە دەستیش بیخوا هەڵی لوشە سارەی جوان بکڕێ دەوڵەمەند بێکەن هەڵی پێدانێ مزگەوتی زەخمی پێ بکاتەوە بۆی چەندین عەقلی وەکو تۆ ئاوا بەکرێ بگرێ و دیسان بەکاریان بێنێتەوە بۆ خۆی چونکە ئەوە ئیستیحماری پێوتر کە عەقڵدا بە خەڵک بەکرێت تۆ ئیستیحمار کراوی